السلام عليكم ورحمة الله. یەکێ لە ڕکنەکانی ئیسلام دەرکردنی زەکاتی ماڵەکەتە. ئەگەر ماڵەکەت سەرود سامانەکەت پارەکەت زێڕەکەت گەیشت بێتە 85 گرام زێر عیار 24 تا چ پارەکە بێت زێڕەکەت بێت ئەبێ زەکاتی لێ دەربکەی ئەگەر ساڵی بەسەردا سوڕا بێتەوە. ڕێچەکەشی ئەوەندە کەمە بەڕاستی پیا و پێی شەرمە بێت کە ڕەزلی تێدا بنوێنێت، چونکە هیچ حکومەتێک نییە لە دنیادا کە زەریبە وەرنەگرێت و زەریبەکەش ئەوەندە زۆرە کە خەڵکی پێ ئەڕوتێنێتەوە. کەسیش پێ دڵی خۆش نییە بەدانی زەریبەکەیە بۆ چونکە ڕێژەکەی زۆرە، یانی وەکو شەریکەکی لێ دێت شەوانە و ڕۆژانە و پارەکە ئیشت کرد و ئەبێ پارەکەی لێ بدەیت، ئیشت پێ کردیان پێ نەکرد بێت زۆر بەیان کەم ئەبێ پارەکەی بدەیت. وڵاتیش وەکو سعودیا 115 وەرەگرێت زەریبە لە خەڵکە، ئەڵمانیا 119، بەریتانیا 122، وڵاتەکانی ئەسکەندەنافی 21 و 24 بەو شێوە وەرەگرن، بەڵام تەنها پەروەرگارە 102.5 ئەویش لێت وەرناگرێت، ئەڵێت تۆ بەدەستی خۆت بیدە بە خەڵکانی دەوروبەری خۆت. خوا ئەوە ئیوێ 102.5 ئینسان ڕەزیلی تێدا بنوێنێ. بۆش لەبەر ئەوەیە خوای گەورە هەڕەشەیە ئامێز ئاەتێکی داناوە کە بەڕاستی هەڕەشە ئامێزە بۆ ئەو کەسانی کە ڕەزیلی تێدا ئەنوێن، کە ئەفەرمێت الذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم. ئەوانەی کە زێ ڕۆزی کۆکەنەوە لە پێناوی خوای گەورە نایدەن بە فەقیر و باژارە، ئاگادار بە دەوروبەرەکەی خۆتە، بە خزم و دۆستانە، بە خەڵکی لێ قەوماوە، ئەوە موژدەی عەزابێکی ئێشێنەریان پێڕابگێنە. چی لێ عەزابەکەش چییە؟ یەومە یوحمە فی ناری جەهەنەم، ئەم زێ ڕۆزیوانە ئەخرێن ناو دۆزەخەوە بۆ فتوکوە بیها جیباههم وجنوبهم وظهورهم، نیوچەوانیان و تەنیشتەکانیان و پشتەکانیان پێ ئوتو ئەکرێ پێ داغەکرێ، ئەوجە پیان ئەوتەچی هذا ما كنزتم لأنفسكم، ئەمە ئەم زێ ڕۆزیوە بوو کە گلتان دابەوە نەتانە بەخشی لە پێناوی خوای گەورەیە، پێناوی پەروەردگارە، فذوقوا ما كنتم تكنزون، دە بچێژنەم عەزابە بەوەی کە دلتان ئەداوە و نەتانە بەخشی. 102.5 ئەو هەموو هەڕەشەی لەسرە. لە هەمان کاتدا ئاگادار بە ئەگەر کە ئەی بەخشیت یەکەمیشت بۆ خۆتە. زەکات چوار ناوی هەیە، یەک لە ناوەکانی زەکات خێرە، کەیرێکە خێرە بۆ نەفسی خۆتە، کەسێک نییە بڵێ لە بەخشینە کارێک خراپەکەیت، حتا لای بێدینەکانە لای هەموو دینەکانیشە بەخشین کارێکی باشە، کەواتە بەخشینی زەکاتەکەت کارێکی خێرە. دووەم ئیسلاحە، چاکسازی لێنەوە کۆمەڵگا ئەکەیت. ئەزانی ئەو فەقیرانەی کە ئەزان کە فلان کەس پارەی هەیە و زەکاتەدا خێر ئەکات چەند خۆشەویستە لەلایەن حەزەکەن ئەم کەسە زێڕۆزی و پارەی زۆری هەبێ بۆ چونکە ئەزان ئەم کابرایە حەقی پارەکەی داوە، بۆیشە چاکسازی لە نێو کۆمەلگا دروستە بێت بەوەی کە خۆشەویستی لەنەوە فەقیر و دۆڵەمەدا دروستە بێت. سێمیان نموو گەشەکردن، ئەزین پارەکە بەچی گەشاکات، واللهی سڕی زیادبوونی پارە لە بەخشیندایە. چوارەمیشان بەرەکە، شەرط نیەتەوە پارە لە هەموو خەڵکی زیاتر بێت، بەڵام شەرتە پارەکەت بەرەکەتی تێدا بێت. ئەم بەرەکەتە چۆن دروستە بێت؟ ئاگادار بە بەرەکەت ئەوەی کە خێری لێ ببینی، بەوەی کە دڵت پێ خۆش بێت، بەوەی کە دەوروبەرت بە هەبوونی تۆ دڵیان خۆش بێت، بەوەی کە پارەکەت بەرەکەت دار بووە. بەڵام چەند ملیاردێر هەیە دەوروبەرەکەی چۆل و هۆلە، تەنها دوو لە ڕووجەنابتان بۆتە ڕافقی یەک سەگە توولەیەکی لە باوەشیدایە و ئەزانی کە ئەمە ملیاردێرە، کەسی بە دەوروبەرەوە نەماوە، نە هاوسەری، نە منداڵی، نە دۆست و برادری، نە خزمەکانی، نە جیرانی، کەس بۆ چونکە بەرەکەت لە ملیاردێریەکەی دانیە. بەڵام چەند کەسە بینی لەوانەیە زەکاتەکەی زۆر کەم بێت، بەڵام بەهۆی ئەو کە زەکاتەکە ئەبەخشێ زەکاتەکە ئەدات، هەم ماڵ و منداڵەکەی، هەم دەوروبەرەکەی، هەم کەسوکارەکەی، هەم دۆستان برادران خۆشیانەوە بۆ چونکە زەکاتی ماڵەکەی خۆی ئەدات. کەواتە بەرەکەت لە زۆری نییە، بەرەکەت ئەوەیە کە خێری لێ ببینی. بۆسی خەڵکی ڕەزیلی ئەنوێنی لە دانی زەکات، ئەمە نیشانەی زەعیفی ئیمانە. بۆ چونکە یەکەمیشت خوای گەورە ئەفەرمێت ڕەزیلیمان لە ناخی مرۆڤەکاندا چاندووە و ئوحضرت الأنفس الشح، ئەمە هەموو کەسێک ڕەزیلە، وەکۆڵێن منداڵ کە لەدایکە بێت بۆ لە ناو لانکدا دەسیوە گوشیوە، یان شتێکی فەلسەفیە ئەم لە ڕاستی نیە، بەڵام وا باسەکەن ئەڵێن لەبەر ڕەزیلە. حتمەن کە خوای گەورە ئاماژە پێکردووە ئینسان ڕەزیلە، بەڵام بەچی ئەم ڕەزیلیەی
لخوي دا أماليت أم صفة ناشيرنا بالزكاة دانا بويكا لحديثك هاتوك بيغمبر من أفرمي صلى الله عليه وسلم لا يجتمع الشح والإيمان في قلب عبد أبدا خواي قورا إيمان رزيلي قد لدى الإيمان دارك كونا كاتوا يعني تي يعني أجر أو كسي كالرزيلة بابزاني إيمانك ضعيفة بلا ما كسي كبتزوش خروشه وبس باسوا وبزيادة وزكاة كيدا أما مجديش خوش بويك إيمانك بشي أوي كردوا كالرزيلي لدلكي خوي داب ماله بوش أفرمي لحديثك والصدقة برهان بخشين بلغي راس إيمانا بوني فرموا والصلاة برهان يعني والصيام برهان نويش يعني روجي بلغي سوكو أنا باريان تيناتي بلا موكا سيكا الزكاة مالكيدا والصدقاء كات أما بلغي راس تي إيمانكيتي كوات إيمان دار نابي الرزيل بيت أجر رزيل بو بالا إيمانكي بدرس إيمانكي كامل نية بو سوكا الرزيلي تيداه بوش ام عذابي كخوي گەورە باسەکات کە لە قورئانە ئاماژەم پێی کرد بۆ کەسانی کە ڕەزیلی ئەنوێن لە زەکات دانە کەواتە قەت ڕەزیلی منوێنە و هەوندەی پێش دەکرێت بە زیادەوە بیدە بۆ چونکە خێری تێدایە بۆ خۆت بۆ دڵ و دەروونت و ئیسلاحە بوونێ کۆمەڵگا و بەرەکەتی تێدایە و گەشەشەکەت بۆیش لە حەدیثێکا فەرمی اللهم إني أعوذ بك من العجز والكسل ومن البخل والجبن خوای پەنا ئەگرم بە تۆ لە تەمبەڵی و لە پەککەوتەیی ولا رزيلي وترسنوشي اواني كرزيلن ترسنوشين اترسين لزكاة دانا اترسين لهاتين رمضان بوجه بناي قلت بويك اخوات اي برورجارا بنات بيقرم للرزيلي ولا ترسنوشي بلام اوي كزكاة درا زور حزك رمضان دابي بو سونكا ايويت زكاة كي بدا ودولي بيا خوش بيت داوا كارم لبرورجار رزيلي من لدل دا داب مالت وما نبكى بزوش وخروش وزكاة مالك ما بدين وخوای گەورە هیدایەت ئەو کەسان دەکە ڕەزیلن و بەرەکەت بخاتە سەر و سامانی ئەو کەسانەی کە بە زۆش و خۆشەوە زێر و زی و ماڵەکەیان زەکاتی لێ دەرەکەن ئامین ئامین والحەمد لله رب العالمین